بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی ئازیزی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێ گەنجوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێوم کاتەوە و کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامی گفتوگۆ لە خزمەتیەوەی عزیز و خۆشەویستدام و ئەڵلقەیەکی نوێی بەرنامەکەتان پێشکەشەکەم لە بەرنامەیەم شەوی گفتوگۆدا باز لە کاریگەری و ڕۆڵی ئاین و یاسا دەکەین لە کەمکردنەوەی تاوانەکانی کۆمەڵگە لە بچووکترین تاوانەوە تا گەورەترین تاوان. بێگومان ئاین و یاسا بۆ ڕێکخستن و ئاراستەکردنی ژیانی تاک و خێزان و کۆمەڵگەکان ڕۆڵێکی کاریگەری هەبوو و هەر لە دێر زەمانەوە ئاین بە کۆمەڵێ بەهای معنەوی و ڕوحی توانیوێتی و لەوە بکاکەوە تاکەکانی کۆمەڵگە کەمتر بەلای تاوان و کارە قێزەونەکە نابچن. یاساش بە جۆرە لە جۆرەکان توانیوێتی جڵەوگیری تاکەکان بکە لە ئەنجامدانی کارە قێزەونەکاندا. لە ئێستای ئەمڕۆی کوردستان ئێمەدا کە تاوانەکان هەر لە تاوانێکی بچووکەوە هەتا تاوانە گەورەکان ڕۆژ بە ڕۆژ گوێ و چاوی ئێمە وەکوڵێ ئاشناکەن بەو تاوانە کۆمەڵایەتانی کە ڕۆژانە لە شاشەی تەلەڤیزیۆنەکانەوە هەم بیسەریە بین و هەم بینەریە بین. زیادبوونی ئەم تاوانە کۆمەڵایەتیانە لە هەرێمی کوردستان وای کردووە کە ئاشتی و ئارامی و ئاسایشی کۆمەڵگەی بە جۆرێ لە جۆرەکان بەرەو لاوازی بردووە و خەڵک بە جۆرێ لە جۆرەکان ترسێکی زۆری هەیە لە زیادبوونی تاوانە کۆمەڵایەتەکاندا. ئاینی پیرۆزی ئیسلام وەکو ئاینەی زۆرینەی خەڵکی کوردستان و یاساژ وەکو ئەوەی کەوا هەمیشە مایەی پاراستن و ئاراستەکردنی کۆمەڵگەکان بووە تا چەند ڕۆڵە گێڕن و ئەو ڕۆڵەکان بوو بە کە لە ڕابردووشدا گێڕاویانە لە کەمکردنەوەی تاوانەکانی کۆمەڵگە. بۆ قسەکردن لەسەرم پرسە گرنگە هەریەک لە بەڕێزان دکتۆر ئەحمەد شافعی زانای ئاینی و بەڕێز دلاوەر حەیدەر پارێزەر و یاساناز میوانی ئەم شەوی بەرنامەی گفتوگۆ بن. دکتۆریان زۆر بەخێر بێن، ماوەسەر بەخێر بن، سپاس بۆ زۆر بەخێرن. دکتۆر با سەرەتا لە جەنابتەوە دەست پێ بکەم. ئاینی پیرۆزی ئیسلام چۆن وا دەکات کۆمەڵگەیەک دوور لە تاوان؟ بێگومان وەکو پێش بەرنامەکەش ئاماژەم بەوە کرد کە یاسا دوای ڕوودانی تاوان و سەرهەڵدانی تاوانەکە اینجا وەکۆڵێ ڕێوشوێنەکانی خۆی گرێتە بەر، بەڵام ئاین بەر لەوەی کەوا کۆمەڵگە یان تاک تووشی تاوانێک خراپەیەک بێ کۆمەڵێ بەهای جوانی پێشکەش کردووە یان کۆمەڵێ سزای معنەویانەی قیامەتیانەی پێ نیشانەدا تا دوور کەبێتەوە و سڵ بکاتەوە لەو گوناه. بەناوی خوای گەورە سوپاس و ستایش بۆ خوای گەورە، سەلات و سەلامی بێپایان لەسەر گیانی پاکی حەزەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و لەسەر گیانی یار و یاوەران و شوێنکەوتوانی هەتا هەتایە. منیش وەکو خۆم سوپاسی بە ڕێستان دەکەم، دوعای تۆفیق و سەرکەوتن بۆ ئێوە بۆ تەلەڤیزیۆنی پەیام کە لەم بەرنامەیە بەرنامەی گفتوگۆ ڕاستە و خۆ کۆمەڵێک لەو چەمکە ئاینی و چەمکە کۆمەڵایەتی و چەمکە یاسایانە کە لێرەوە گفتوگۆی لەسەرەکرێ و هاوڵاتیان و خەڵکی ئەم نیشتمانە خۆشەویستەی لێ زیاتر شارەزا دەکرێ بۆ ئەوەی هەتاوەکو ئێمە هەمومان پێکەوە بتوانین خزمەت هەم بە ئاینەکەمان، هەم خزمەت بە خاک و نیشتمان، هەم خزمەت بە خەڵکی خۆشەویستی خۆشمان بکەین. من لێرەوە حەزەکەم یەکەم شت ئەوە بڵێم، ئێمە ئەبێ لەو ڕوانگەوە تماشا بکەین کاتێک کە ئێمە سەیری کۆمەڵگە ئەکەین، ئەبێ ئەوە بزانین کە وەکو کۆمەڵگەیەکی مەلائیکەیی نابێ ئێمە سەیری ئەم کۆمەڵگەیە بکەین. بێگومان ئەبێ هەمیشە ئالەو ڕوانگەوە تماشا بکەین کە ئێمە لە ڕوانگەی مرۆڤەوە ئەبێ سەیری شتەکان بکەین. یعنی واتە ئەوەی کە ئەوترێ مجتەمەعێکی میثالی ئەوە زیاتر لە جیهانی خەیاڵەوە نزیکە و ئێمە سەیری قورئانی پیرۆزیش بکەین. هەر بۆیە قورئان باسی خێر و شەڕ و چاک و خراپ و هەموو ئەو شتانە ئەکا. دیارە قورئان دائیمەن وەکو مرۆڤ سەیری مرۆڤەکان دەکات. مرۆڤیش بێجگە لە پێغەمبەران معسووم نین، ئەگونجێ مرۆڤەکان هەڵە بکەن وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی لە حەدیثێکە كل بني آدم خطاء وخير الخطائين التوابون. هەموو مرۆڤێک بێجگە لە پێغەمبەران هەڵە دەکەن، باشترینی ئەوانەی کاتێک کە هەڵە ئەکەن کاتێک کە لە ڕێگە لا ئەدەن کاتێک کە شتێک دەکەن لەگەڵ بەها جوانەکانی یەک
هەڵگرنەوە باشترینیان ئەوانە دوای ئەوەی کە هەستیان بە هەڵەکەی خۆیان کرد ئەوەتە ئەگەڕێنەوە و لەسەر هەڵەکەی خۆیان لەسەر تاوانەکەی خۆیان سوور نینە. بۆیە ئەبێ ئێمە ئالێوە تماشا ئاینی پیرۆزی ئیسلام کەین. ئەم ئاینی پیرۆزی ئیسلامە کە خوا ناردوویەتی جەلە جەلالوه بۆ ئەوە ناردوویەتی خزمەت بە مرۆڤایەتی بکات، خزمەت بە ئینسانیەت بکە بە گشتی بەبێ جیاوازی لە مابەینی مسلمان و غەیری مسلمان. ئاینی پیرۆزی ئیسلام بۆ ئەوە هاتووە ئەوەی کە پێوترێ مەساڵح، ئەوەی کە پێوترێ چاک، ئەوەی کە پێوتێ بەها جوانەکان، ئەوەی کە پێوتێ ڕەوشتە باشەکان، ئەوەی کە خزمەت بە مرۆڤایەتی ئەکا، ئەوەی کە ڕۆژ مرۆڤایەتی بەرەو پێش ئەبا. ئاین ئیسلام ئیش لەسەر ئەوە ئەکا ئەمانە لە ژیانی تاک و کۆمەڵگەدا بەرجەستە بکە و هەموو ئەوانەی کە زیان بە مرۆڤەکان ئەگەیێنێ لە ئێستادایە لە ئایندەدا و هەموو ئەوانەی کە پیان ئەوتێ خویەکی خراپ شتێکە مرۆڤایەتی ئەبێ لێی دوور بێ. ئاینی ئیسلام ئیشی لەسەر ئەوە کردووە کە هەر لە سەرتاوە ئەبێ مرۆڤەکان لەو شتانە دوورکەونەوە بۆ ئەوەی هەتاوەکو کۆمەڵگەیەکی بەختەوەر دروست ببێت. و ئەبینین پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم کاتێک کە دەبێتە پێغەمبەر و خوای تەعالا ڕەوانەی ئەکا بۆ سەر مرۆڤایەتی یەکێک لە فەرمایشتەکانی ئەفەرمێ ئینەما بوعیثت لئوتەممە مەکاریم الأخلاق. من کە خوای تەعالا ناردوومی ئیشی من ئەوەیە کە بەها جوانەکان بە پایان بگەێنم. ئەوەی کە بەهای جوانە خوڕەوشتی جوانە ئەبێتە هۆی مانەوەی کۆمەڵگا، ئەبێتە هۆی پێکەوە ژیانی کۆمەڵگا. من ئەوانە لە ژیانی ڕۆژانەی مرۆڤەکاندا بەرجەستەی بکەم، چونکە وەکو هات پێغەمبەر تەشبیهی پێغەمبەرەتی خۆی کرد بە بینایەکی گەورە. فەرمی ئەم ئاینانەی کە خوای تەعالا ناردوونی هەر لە ئادەمەوە تا من وەکو بینایەکی گەورە وایە کە هەر پێغەمبەرێک سەلامی خوای لێبێ بەشێکی لەو بینایە دروست کردووە، لە بینای ئەو بەها جوانەکان، لە بینای بەها بە مرۆڤایەتی دروست کردووە. ئەم بینا بەرەو تەوابوون ڕۆشتووە، جێگەی خشتێک ماوە منیش ئەوەتانێ ئەو هینە تەواو ئەەکەم و ئەو بەها جوانانە بە پایان دەگەێنم. بەڵام ئێمە ئەبێ ئەوەندە بزانین کە ئاماژەمان بەوە کرد کە ئەم کۆمەڵگەی کە ئێمە تایە ئەژین کۆمەڵگەیەکی فریشتەیی، کۆمەڵگەیەکی مەلائیکەی نییە و کۆمەڵگەیەکی مرۆڤە و مرۆڤیش ئەگونجێ هەڵە بکە. بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەیە کە ئێمە ئەتوانین بڵین ئاینی پیرۆزی ئیسلام هەمیشە سەرچاوە بووە بۆ کەمکردنەوەی کێشەکان. یعنی ناتوانین بڵین کە هەموو ئەو شتانەی کە ئێمە بمانەوێت لە کۆمەڵگەی خۆمانە بنە بڕ دەبێت. بەڵام ئەگەر بێت و ئاینی پیرۆزی ئیسلام لە ژیانی ڕۆژانەی تاکو و کۆمەڵدا ئەم ئاینە بەرجەستە بکرێ، ئەتوانین بڵین یعنی یەکەم سەرچاوە بۆ کەمکردنەوەی کێشەکان بریتە لە ئاینی پیرۆزی ئیسلام. کاتێک ئاین لە ئێستاە کیانێکی سیاسی نیە یان بۆ منە لایەنێکی سزاکاری وەکو یاسانیەکەوە لە ڕێی سزا و لە ڕێی پۆلیسەوە بتوانێت خەڵکانی تاوانبار بگرێ. ئەم بەها معنەویانە چین کەوای کردووە ئەو کۆمەڵگەی کە زیاتر ئاین تیا ڕەنگی داوەتەوە، ئەو خێزانەی کە ئاین تایە بۆنە پەروەردەی ئاینی زیاتر ڕەنگی داوەتەوە بە بەراورد بەوانی دیکە ڕێژەی تاوان کەمە وەکو جەنابیش تاماژە پێەکەی. خۆی ئاینی پیرۆزی ئیسلام بە تایبەتی ئیشی لەسەر دوو چەمکی زۆر گەورە کردووە. یەکێکیان چەمکی عەقیدە و بیر و باوەڕ. ئەوەتانێ پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە سەرەتای پەیامەکەی دەست پێ ئەکا لە شاری مەککەی پیرۆزەوە 13 ساڵی ڕەبەق ئیشی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە بووە کەوا ئەو خەڵکە فێری بیر و باوەڕێکی جوان، فێری عەقیدەیەکی جوان بەرامبەر کەون، بەرامبەر باوەڕبوون بەخوا، باوەڕبوون بە ڕۆژی دوایی، فێری ئەوەیان کاکە ئێمە هاتووینەتە ئەم ژیانە یەکەم لەکوێوە هاتوین، دووهەم بۆچی هاتوین و ئیشمان چییە و بۆ کوێش دەچین. پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر ئیشی لەسەر ئەم چەمکی عەقیدە و بیر و باوەڕە کردووە توانیوێتی ئەم چەمکە لە ناخی هاوڵەکانە، لە ناخی تاکەکانە بەرجەستە بکە.
دووهەم چەمک کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیشی لەسەر کردووە چەمکی پەروەردە بووە، چونکی پەروەردە زۆر گرنگە کە پێویستە هەمیشە ئیشی لەسەر بکرێت و پێغەمبەر صلی الله علیه و سلم لەسەر ئەم دوو چەمکە ئیشی کردووە. دوای 13 ساڵی تەواو کە لەسەر هەم چەمکی عەقیدە هەم لەسەر چەمکی پەروەردە ئیشی کردووە، اینجا ئەو کاتە سیرەکەین لە ساڵی دووهەمی کۆچیە مەسەلەن باسی نوێشکردن هاتۆتە خوارەوانێ، باسی ڕۆژوو هاتۆتە خوارەوە، باسی حکامەکان هاتۆتە خوارەوە، چونکە هەتاوەکو ئەم چەمکی عەقیدە ئەم چەمکی بیر و باوەڕ یعنی بۆیە حتا یەکێک لە خواناسان فەرموویانە بڕوانەبوون بە ڕۆژی دوایی سەرچاوەی هەموو تاوانێکە. کاتێک کە ئینسان باوەڕی بە ڕۆژی دوایی نەبوو کەس بینێ لێ پێچنەوە لێ پرسنەوە ئیتر هەموو تاوانێک لەبەر دەمیا ئاسانە. بۆیە سیرەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێ کە توانی هەموو ئەم شتانە لایەنە بیر و باوەڕە عەقیدەکە و لایەنە پەروەردیەکە بە ئەنجام بگەیەنێ، سیرەکەی کاتێک کە ئایەتی عرق دێتە خوارەوە خوای تەعالا ئەفەرمێ عرق حرامە خۆتانی لێ پارێزن، کاتێک کە ئیعلانە کرێ کە لە مەولا خواردنەوەی عرق حرامە، سیرەکەی بۆ بەیانی هەموو کوچە و کۆڵانەکان کوپە عرقەکان ڕژاون و خەڵکەکە بەبێ ئەوە هیچ حرەس و پاسەبانێک بە دیارەوە نەبێ خۆیان وازیان لێهێناوە. کاتێک کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەبینێ سەحابەیەک مەسەلەن ئاڵقەیەکی ئاڵتونی لە دەستایە لە پەنجەیەتی، پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی ئەم ئاڵقەیە لەسەر ڕەگەزی نێر لە ئومەتی من ڕێگە پێدراو نییە، بۆ ئافرەت ڕێگە پێدراوە. سیرێکی ئەم سەحابە یەکسەر هەر بەوەندە پێغەمبەر نایش فەرمێ فڕیدە نای فەرمێ ئەفەرمێ دروست نییە، ئەم سەحابە لەدەستی دایەکەنێ و لایە بات. بۆیە پێویستە ئێمە بەڕاستی لە ناو کۆمەلگاکەمانە ئیش لەسەر ئەم دوو چەمکە، چەمکی بیر و باوەڕ، چەمکی عەقیدەیەکی بەهێز و پتە و هەروەها ئیش لەسەر پەروەردە بکەین. ئێمە ئەگەر توانیمان هەر لە سەرەتاوە، چونکە کاتێک کە مناڵ دێتە ئەم دنیا یەکەم شوێن کە پێی ئاشنا ئەبێ بریتێ لە باوشی دایک و باوک، دووهەم بریتێ لە کۆمەلگاکەی، سێهەم ئەوەتانێ بریتە لە قوتابخانە. بۆیە ئەگەر بێت و ئەم مناڵە هەر لە باوشی دایک و باوکەوە فێری پەروەردەیەکی جوان بکرێ، لە ناو کۆمەلگاکەیە لە دەوروبەرە فێری بەهای جوان بکرێ، سبەینێ کاتێک کە چووە قوتابخانە فێری پەروەردەیەکی جوان بکرێ، سبەینێ ئەم مناڵە کە گەورە بوو خۆی لە هەموو تاوانێکە پارێزی، ئەبێتە کەسێکی بەسوود، ئەبێتە کەسێکی بەکەڵک، ئەبێتە کەسێکی خزمەت گوزار بۆ خاک و خەڵک و نیشتمانی خۆی. زۆر باشە. بەڕێز پارێزەر دلاوەر حەیدەر دووبارە زۆر بەخێر بی. سپاسدانەکەم. یاسا ڕۆڵی چی بۆ لە کەمکردنەوەی تاوانەکان لە کۆمەڵگەی ئێمەیە؟ ئایا یاسا تەنها تەعامل لەگەڵ تاوانەکە و وەکەوەی دەگوترێ ئەو تەنها ئیشەکان بەڕێەکەیان بۆ ڕۆڵی هەبوو لەوەی کە لە ڕێی کۆمەڵێ یا سزا و ئەو لێپێچینەوانی کە ڕۆژانە بەرامبەر بە تاکانی کۆمەڵگەی کە یاسا هیچ ڕۆڵێکی هەبوو لە کەمکردنەوەی تاوانەکانی کۆمەڵگەیە؟ سپاسدانەکەم بۆ ڕەسانی دەرفەتەکە و بۆ ئەم چەمکەی کە هەڵتام شاردووە کە بابەتێکی زۆر گرنگە، بابەتی زیندوو و بابەتی کۆمەڵگایە. یاسا لە سادەترین پێناسای ئەوەیە کە تەنزیمی حیاتی کۆمەڵگا ئەکات و سزای داناوە بۆ کەسێک کە مخالفەی بکات، مخالفەی قەواعیدە قانونیەکان بە شێوەیەکی گشتی. بۆی لێرە من لە بەردەم دووشتین. یەکەم بریتە لە ڕێخستنی ژیان لە کۆمەڵگایە، واتە ئەو هەبوانی کە لە ناو کۆمەڵگایە هەیە یاسا دێت ڕێکیانەخا. ئەوەی کە لای کۆمەڵگا باشە دەستخۆشیەکات، پشگیریەکات، ئەیکاتە بۆ نمونە بنود و ئیلتیزام و ئەو شتانە. ئەوشی کە لە کۆمەڵگایە بێزراوە خراپە تاوانە، یاساش دێت ئەیکا بە تاوان وە سزای بۆ دانێت. کەواتە یاسا ئەم دوو حاڵەتە ڕێکەخا. لەبەر ئەوە هەر یاسایەک لەناو خودی کۆمەڵگا خۆیەوە هەڵقڵێت پابەندی بۆی لەلایەن تاکەکانی کۆمەڵگاوە زیاترە وەک لەوەی کە یاسایە کە جیاواز لە کۆمەڵگا بهێنرێت، لەگەڵ بەهاکانی کۆمەڵگایان نەگونجێ، لەگەڵ ئاینی کۆمەڵگایان نەگونجێ، لەگەڵ بەها ئەخلاقەکان نەگونجێ، لەگەڵ عورفان نەگونجێ. ئەگەر نەگونجێ بێگومان پابەندی بۆی کەمترە بێتەوە و هەر پابەندێک کە بۆی دروستە بێت لە ترسەوە بۆی دروستە بێت. بۆیە ئێمە مامۆستا ئاماژەی بە چەمکێکی جوان کرد. ئێمە بەر لەوەی خەڵک بە یاسا پابەند بکەین بیترسێنین بە سزا، پێویستە لە چەمکە پەروەردەیەکان و لە چەمکە کۆمەڵایەتەکان و چەمک بەها بەرزەکان لە سەروی هەمویانەوە ئاینی کۆمەلگا کە
خۆی کار لەسەر ڕێخستنی ئەم بابەتانەکە لەم ڕێیانەوە ئێمە زەمینە ساز بکەین بۆ ئەوەی کە کۆمەلگا بەر لەوەی ئەگەر یاساشی نەبێ کۆمەلگایەکی ئارام بێ کۆمەلگایەک بێ خاڵی بێ لە تاوان یاخود کەمترین تاوان تایە ڕووات لەبەر ئەوە یاسا لە بنەڕەتە دوو ڕۆڵی گرنگە بینە یەکێک لە ڕۆڵەکان بریتە لەوەی کە یاساکان بە شێوەیەکدا بڕێژرێن لە بوارەکانی پەروەردە و لە بوارە کۆمەڵایەتەکان و بوارە زانستیەکان دەرفەتی ناوازە دەرفەتی زۆر بڕەخسێنێ تاوەکو کۆمەلگا تاوەکو تاکەکانی کۆمەلگا سەرقاڵ بن بە خاڵیکردنەوەی توانەکانی خۆیان و یاسا و دەوڵەت و حکوومەت ئەم دەرفەتانە بڕەخسێنن و ئەگەر دەرفەتەکانیان ڕەخساند تاوانان بە یاسا ڕێکەخرێت دیسانەوە دەرفەتی ڕەخساند ئەو کاتە کەمترین بوارە هێڵێتەوە بۆ ئەنجامدانی تاوان و نائارامی لە کۆمەلگایە و شێواندنی دۆخی عەدالەتی کۆمەلگا کە لە ڕاستیە دۆخی هارمۆنی و دۆخی سازگاری کۆمەلگا بریتە لە بەرپابوونی عەدالەت وەختێ تاوانێک ڕوئەدا عەدالەتەکەوێتە ژێر پرسیارەوە دۆخی سازگاری کۆمەلگا تێکەچێ بۆیە لەو کاتە یاسایەکی تر دەست بەکارە بێ ئەویش بریتە لە یاسای سزاکان ئەو یاسایی کە سزای ئەو کەسایەت بە جۆرێک لە جۆرەکان بۆی لانی کەم بەشێک لەو سەرپێچەی بەشێک لەو پێشێلکاریەی ئەو شەخصە کردوێتی بەرامبەر بە کۆمەلگا بەرامبەر بە تاشیشی کۆمەلگا بەرامبەر بە بەهاکانی کۆمەلگا بەرامبەر بە ئەخلاقە بەرزەکان بەشێک لەو حاڵەتە سازگار کاتەوە جارێکی تر باشە بەڵام سازگارکردنەوەی ئەسڵی بریتە لە چی بریتە لە ڕۆڵگێڕانی یاسا لە بوارەکانی پەروەردە بوارە کۆمەڵایەتەکان بوارە زانستیەکان و لە هەمان کاتە ئەخیر جار پەنابردنە بەرسزا و لەو کاتەشە کە پەناباتە بەرسزا پێویستە یاسایەکی تر دوای ئەوەی کە تاوانکار سزا ئەدرێ یاسایەکی تر دیسانە و بەرخەرار بێ یاسایەکی تر دەست بەکار بێ ئەویش بریتە لە چاکردنەوەی ئەو کەسانی کە تاوانیان ئەنجام داوە ئیدی لە بنەڕەتە تاوانەکە تاوانێکە کە شخصەکە خۆی فعلەن کەسێکی تاوانکارە یاخود تاوانێکی لە دەست دەرچوونە باشە هەیەک تاوانکار نییە لە بنەڕەتە بەڵام شتێکی لە دەست دەرەچێ بەڵام لەوەی کە لە دەستیش دەرچووە ئەمە لی نابوردرێت لە سزا لەبەرەوە پێویستە سزا وەرگێت بۆ نمونە ئەگەر کەسێک فیشێکی لە دەست دەرچێ کەسێک بکوژێت بۆ نمونە کەسێک بە ئۆتۆمبیلەکەی ڕێعایەتی هەموو یاساکانی هاتوچۆ ڕێنمایەکانی کردو بەڵام بە قەزا و قەدەر بە جۆرێک لە جۆرەکان ئەبێتە هۆی زیانگاندن بە کەسێکی دیاری کراو یاخود کەسێک ئەکوژێ ئەمانە نابێت لە سزا دەرچن بەڵام لە هەمان کاتە دیسانەوە بێت لە شوێنێک دارندرێن کە شایستە بن دووبارە پێک بهێنرێنەوە بۆ کۆمەلگا جیاوازیەکە لە نێوان ئەم کەسێک کە بە نەزانی یان بە بێئاگایی خۆی کەسێکی کوشتووە کەسێکیش کە بە ئەنقەست دژمنایەتێکی هەیە لەگەڵ کەسێکی تران یاسا جیاواز بێگومان جیاوازی ئەو دوانە زۆرە ئەو وەکو تاوانکارێک مامەڵی لەگەڵا کرد ئەو وەکو کەسێک کە بە ئەنقەست تاوانەکەی ئەنجام نەداوە تەمان ئەو کەسێک کە بە ئەنقەست تاوان ئەنجامەدا سزاکەی زیاترە لەو کەسێک کە بە شێوەیەکی سوتفە یاخود بە شێوەیەکی قەدەر بە جۆرێک لە جۆرەکان کە خۆشی لای خوازرا و نەبووە لە دەستی دەرچوە بە جۆرێک لە جۆرەکان کە قەستی ئەوە نەبووە کە تاوانێک ئەنجام بات لەبەرەوە ڕۆڵی ئەسڵی یاسا ئەوەیە کە بە شێوەیەکی گشتی ئەوەی کە لای ئێمە باوە ئەوەیە کە یاسا لەو کاتا دەست بەکارە بێ کە شتێک ڕوئەدا لە کۆمەلگایە بەڵام لە بنەڕەتە یاسا لەو کاتەوە دەست بەکار ئەبێ کە تەنزیمی حیاتی کۆمەڵایەتی ئەکات لە هەموو کایەکانە لە بەڕای جەنابەت پێویستە یاسا بەر لەوەی مرۆڤێک بە تیژڕەوێتی سیارەکەی ببێتە هۆی زیانگەیاندن بەوانی دیکە و کۆمەڵی خەڵک وەکۆڵێ گیانیان لێ بسەنێتەوە پێویستە یاسا پێش ڕوودانی کارەساتیش ڕۆڵی هەبێ لەوەی کە وەکو چۆن دکتۆر ئاماژەی بۆ کە بە کۆمەڵێ بنەمای پەروەردەیی و بیرروباوەڕی واکە کە تاکەکان کەمتر دەستیان چێتە خوێنێوانی دیکۆ جەنابەت مەبەستەوەیە کە پێش ڕوودانی کارەسات پێویستە یاسا ڕۆڵی هەبێت لەوەی کە ئەم ڕووداوەڕوون نەدا یاسا بەو حکمەی کە بریتە لە ڕێخستنی کۆمەلگا کە لەم ڕۆوە کۆمەلگا چییە کۆمەلگا بە هەموو کایەکانیەوە لە کای دەوڵەتداریە و سیاسیەوە هەتاوەکو کایە کۆمەڵایەتی و زانستیەکان و پەروەردەیەکان و وەکایە ئەخلاقەکان بە شێوەیەکی گشتی لەو ڕۆوە کە تەنزیمی حیاتەکە بە شێوەیەکی گشتی لە ناو کۆمەلگایە لەو ڕۆوە پێویستە ڕۆڵ بژێڕێ و لەو ڕۆوە پێویستە دەوڵەت
وەزیفەی ئەسڵی خۆی پێی هەستێ کە بریتە لە پێشڕوودانی تاوانە بێت تۆ پێشگیری لە ئەنجامدانی تاوان بکەیت پێشڕوودانی تاوان و کاتێکیش تاوان ڕوویدا و سزا دروست بوو دوای ئەوەش دیسان ڕۆڵ بژێڕی ئەو کەسانی کە تاوانیان کردووە لە دەستگاکانی چاکسازی کۆمەڵایەتە دابنرێت و دووبارە شیاندنیان بۆ بکرێتەوە کاتێک کە سزاکانیان تەواو کرد و کەسێکی سالم خاڵی لە تاوان لە هەزرە تاوانکاریەکان تۆ دووبارە بیان گەڕێنیتەوە بۆ ناو کۆمەڵگا. بۆچی زۆر جار دوای دەرچوونی سزایەکی یاسایش بۆ کەسی تاوانکار دەبینین بە هەمان بیرکردنەوە و بە هەمان تەعاملکردنی پێش دەستگیرکردنەکەیەوە دێتەوە نێو کۆمەڵگە و واتە لە ئەو شوێنانەی چاکسازی گەوران و زیندانەکان کەسێکی وە پەروەردەکراوە نەبووە کە بێتەوە نێو کۆمەڵگا. مەبەسمە یاسا لەم کاتا لە دوای ڕوودانی کارەساتیش چ ڕۆڵێک دەتوانێت بگەڕێ لەوەی کە ئەگەر تاکێک کوشتنێک یا دزیەک یا هەر تاوانێکتری کۆمەڵایەتی لە دەستی دەرچوو بە پەروەردەیەکی دروستەوە بینێرێتەوە نێو کۆمەڵگا. طبعا بۆ تەواوکردنی قسەکانی پێشوم یەک خاڵێکە ئیزافاکەم ئەویش بریتە لەوەی کە یاسا وەختێک کاریگەرە لە کۆمەڵگایە کە لەگەڵ یاسا گەردوونیەکە هاواهەنگ بێت. ئەگەر پێچەوانە لەگەڵ یاسا گەردوونیەکان یاسای کۆمەڵگا دانرا ئەو یاسایە لە جیاتی ئەوەی کە سوود بە کۆمەڵگا بگەینە زیان بە کۆمەڵگا ئەگەێنێ. بە نمونە ئێمە چەندین یاسامان هەیە وەختێ تۆ تەرکیزی زیاتر خێتە سەر حاڵەتێکی دیاریکراو تاوانێکی دیاریکراو تۆ تەماشاکی ئەو تاوانە لە ناو کۆمەڵگایە زیادەکە. بۆ نمونە یەکێک لە یاساکان بریتە لە یاسای بەرەنگاربوونەوەی خێزان لە تون و تیژی. باشە ئەم یاسایە لەوەتی دەرچووە و لەوەتی دادگایەکی تایبەتمەندی بۆ دروست بووە و لەوەتی نووسنگەی پۆلیسی تایبەتمەند لەم بوارە کارەکات بە دڵنیاییە و ئامارەکانی تونوتیژی لە ناو کۆمەڵگا و لە ناو خێزانەکانە زیادی کردووە. بۆ لەبەرەوەی لە بنەڕەتە ئەم یاسایە هاوئاهەنگ نییە لەگەڵ یاسا گەردوونیەکان لەو ڕۆ ناکە سەرنجی بینەر بەلای شتێکی تریا بەرم. بە پێچەوانەوە ئێمە لە یاسای گەردوونیا حاڵەتێکمان هەیە یاسایەکمان هەیە ڕێسایەکمان هەیە کە ئاڵێکی ئەڵێ هەر شتێکە تۆ تەرکیزی لەسەر دانیت لە کۆمەڵک زیاتر بەرهەمەهێنیتەوە. باشە وەختی ئێمە تەرکیز لەسەر تونوتیشی لەسەر خێزان دائنین و خۆمانە خەینە ناو ئینزارەوە و یاسایەکی تایبەتی بۆ دەرەکەین و دادگایەکی تایبەتی بۆ دەرەکەین دەستگایەکی تایبەتی جێبەجێکاری و پۆلیسی بۆ ئەخینە خزمەت ئەو کاتمانای ئەوەیە ئێمە هەست بە خەتەرێکی گەورە ئەەکەین و تەرکیزمان لەسەر ئەو حاڵەتە نەشازەیە بۆیە لەم ڕۆوە زیاتر تونوتیژی بەرهەمەهێنینەوە. بەڵام بە پێچەوانەوە من لەگەڵ ڕێکخراوێکە کە کاریان لەسەر ئەم یاسایە کرد پێشنیاری ئەوم بۆ کردن یەکەم حاڵەت بۆ ئەوەی تۆ تونوتیژی خێزان نەهێڵیت خێزان ئارام کەیتەوە خاڵی کەیتەوە لە تونوتیژی پێشنیارم کرد یاساکە بگۆڕێت ناوەکەی بگۆڕێت یاسای ئاشتەوایی خێزانی. لە حاڵەتی یەکەمە تۆ تەرکیزت لەسەر تونوتیژیە بۆیە تونوتیژی بەرهەمەهێنیتەوە. تەمەنە من بابەتێکی قوڵە مەسەلە یاساگەردوونیەکان بابەتێکی زۆر قوڵە و پێویستی بە شارەزایی و پێویستە یاسادانەران لەم بابەتا زۆر قۆڵ ببنەوە زۆر سەرقاڵ بن پێوەی بۆی یاساکان بەم شێوازە دابڕێژێتەوە. بەڵام لە حاڵەتی دووهەماکە ئەڵێن یاسای ئاشتەوایی خێزانی ئەو کات هەموو کەس هەستەکە کە فعلەن ئەم یاسای ئاشتەوایی بۆ هێنە خیاڵت لای ئاشتی و ئارامیە. بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت لە دوای ئەوەی کە تاوان ڕوو ئەدات ئێمە یاسا بێ دوو ڕۆڵ بژێڕێت. ڕۆڵی یەکەم بریتە لە سزادانی تاوانکار ئەو کەسی کە تاوانەکات. هەندێک کەس کە کەمینەی کۆمەڵگایە لە ترسی سزا تاوان ناکات. واتە یەکێک لە تیۆریەکانی یاسا ئەڵێ سزا بۆ چیە؟ سزا بۆ ڕەدع بۆ ترساندنە بۆ ترساندنی کۆمەلگا لەوەی کە تاوانێک ئەنجام بات. بەڵام لە هەر حاڵەتێکا ترسەکەی لەسەر نەما یا چاودێری کەسی لەسەر نەبوو زۆر ئاسان ئەتوانێ تاوانێک ئەنجام بات. بۆ نمونە تاوانی دزیکردن زۆربەی جار تاوانی دزیکردن لەو حاڵەتانە ڕۆدا کە خەڵک لە خەڵوەت هەیە. باشە کەواتە ڕەدع هۆکار نەبوو بۆ ئەوەی کە کەسێک ڕاگری لەوەی دزی بکات. باشە حاڵەتی دووهەم یاسا لە دوای ئەوەی کە سزای تاوانکاریدا پێویستە چی بکات؟ پێویستە زۆر گرنگی بە دەستگاکانی چاکسازی کۆمەڵایەتی بات و لە هەموو وڵاتان ئەمە هەیە و لە وڵاتی ئێمەش هەیە. بەڵام بەداخەوە زۆر ئەم حاڵەتە کاری لەسەر نەکراوە کە پێویستە زۆر کاری لەسەر بکرێت. زۆر باشە دکتۆر گیان جەنابی کاک دلاوەر ئاماژەی بەوە کرد هەندێک کەس لە ترسی سزا تاوان ناکە کاتێکە
بۆی هەڵەکەوێ دزیەکە کاتێک کە ترافیکەکەیش ناکە مخالفەی مرورەکە. ئاینی پیرۆزی ئیسلام چۆن وەکۆڵێ ئەو ڕقابە و چاودێریە خوایە وەکۆڵێ ناخی هەموو تاکە کاچێنێ ئەگەر وەکو ئیمامی عەلیە فەرمێ ژوورێکی پڕ لە ریدە و درەم بنێ ساڵێکی تر وەرنەوە بە هەمان شێوەتان دەمەوە دەست و درهەمێکی لێکەم نەبوو. مەبەستمەوەیە چۆن مرۆڤ لە کاتی ئاشکرا و نهێنیایە لە کاتی شەو ڕووناکیا وا دەکا ئەم ڕقابە خوای وای کردووە کە بە هیچ کلۆجێک وەکو جەنابی دلاوەر ئاماژە بێکت تاوان دەکات. حقیقەتە ڕاستە فەرمایشتەکانی جەنابی کاک دلاوەر ڕاستەوایە. سیرەکەی لە ئەوروپایە 5 چرکە ئەگەر کارەبا بکوژێتەوە سیرەکەی دەقات لەو کاتەیە تاوانەکان ڕوودەدات، چونکی پێی وایە لەو کاتەیە کامێرەکان ئیش ناکەن ئەو ئەتوانێت ڕۆڵ و دەوری خۆی ببینێت. بۆیە بەڕاستی بە شێوەیەکی گشتی من ئەتوانم ئاماژەوە بەوە بکەم کە پەروەردە لە وڵاتی ئێمەدا لە ئاستی پێویستانیە. پەروەردە ڕۆژ بە ڕۆژ بەرەو لاوازی ڕۆشتووە. حتا کاتی خۆی کە وەزارەتێک دانراوە بە ناوی وەزارەتی پەروەردە ئەوەتە ناوبراوە بە ناوی وەزارەتە تەربیە و تەعلیم، یعنی واتە هەمیشە پەروەردەکەی پێش فێرکردنەکە خستووە، چونکە هەمیشە پەروەردەکە لە پێش تەعلیمەکەوەیە. ئەگەر ئەو کەسە زانستی هەبێت و کەسێکی پەروەردەکراو نەبێ ناتوانێت خزمەت بە خاک و خەڵک و نیشتمانی خۆی بکە. بۆیە ئەتوانم بڵێم ئەو پەروەردەی کە لە خێزانەکاندا دەکرێ، چ پەروەردە لە خێزانە، چ پەروەردەی کۆمەڵگە و هەروەها پەروەردە لە قوتابخانەکانە لە ئاستێکی پێویستانیە. بۆیە پێویستە ئێمە هەمومان چ وەکو باوک و دایک، وەکو خێزان، وەکو کۆمەڵگە، وەکو ئەو وەزارەتانەی کە پەیوەندیدارن بە پێگەیاندنی تاکەکان بۆ ئایندە، ئەبێ ئێمە بەڕاستی لەسەر مەسائیلی پەروەردە جارێکی تر مراجعەی خۆمان و بەرنامەکەمان بکەینەوە بۆی بتوانین خزمەت بکەین. بۆیە ئاینی پیرۆزی ئیسلام هەروەکو لە پێشە ئاماژەم پێکرد، پێش ئەوە بیری لە چەمکی سزا کرد بێتەوانێ هەمیشە ئیشی لەسەر ئەوە کردووە کە ئەو تاکانە هەر لەو ڕۆژەوە کە لە دایک بن بە تایبەتی لە دوای تەمەنی 7 ساڵی و لە دوای ئەوەی کەوا تەمیز پێ ئەکەن و گەورە ئەکەن لەسەر ئەو چەمکی باوەڕبوون بەخوا، باوەڕبوون بە ڕۆژی دوایی، باوەڕبوون بەوەی کە بێجگە لەم دنیاە دنیایەکی تر هەیە، جیهانێکی تر هەیە کە لێ پێچینەوەی لێکرێ. کاتێک مرۆڤەکان ئەگەر هات و ئالەم ڕووەوە بەباشی پێگەیەنرا ئیتر هەرگیز دەست بۆ شتێکی حرام نابە، لوقمەیەکی حرام ناخوا، دزیەک ناکە، بە چاوێکی خیانەت سەیری ئافرەتێکی نامەحرەم ناکە، خیانەت بە خەڵک ناکە، خیانەت بە نیشتمانی خۆی ناکە، درۆ ناکە، شتێک ناکە کەوا خوای تەعالا جل جەلالوهو لێی ناڕازی بێ. بۆیە هەمیشە ئیشکردن لەسەر ئەو چەمکە ئیمانیانە، ئیشکردن لەسەر ئەو چەمکە ڕۆحیە، لەسەر ئەو چەمکە عیرفانیانە و پەروەردەی خێزان لەسەر ئەوە بەڕاستی ئەبێتە هۆیەکی سەرەکی بۆ گەڕانەوەی تاک لە تاوانەکانە. بۆیە من هەمیشە ئەوەم وتووە کە پێویستە بەڕاستی حکومەت جارێکی تر ئەبێ چاوێک بگێڕێتەوە بۆ ئەوەی ڕۆڵی ئاین ئەبێ لە هەموو شتێکە دەوری کاریگەری خۆی هەبێت. چونکە ئەگەر بێت و ئەم ئینسانە هەم لەسەر جانیبە ئیمانیەکە، لەسەر جانیبە ڕۆحیەکە، لەسەر جانیبە دینیەکە پەروەردەیەکی باش کراو و دواییش ئەو کاتە بە چاکی یاساکان جێبەجێ ئەکات، بە چاکی ئەتوانێت ئەو یاسانە لە ژیانی ڕۆژانەیە بەرجەستە بکە. بۆیە ئەوەی کە ئاینی پیرۆزی ئیسلام هاتووە، ئێمە یەکێک لە مەقاسیدی شەریعە، یعنی وەکو عەرزم کردی ئەم ئاینی پیرۆزی ئیسلامەکە هاتووە مەبەستی سەرەکی ئەوەیە کە خزمەت بە مرۆڤایەتی بکە، ئەوەی کە زیان بە مرۆڤایەتی ئەگەیەنێ لێی دوورخاتەوانێ. بۆیە یەکێک لە مەقاسیدی شەریعە بریتیە کە پێوتە حفظ ضروریات الخەمس، یعنی پارێزگاری لە 5 شت ئەکا کە ئەو شتانە حتا لە قسمی تەحسینات و شتە جوانەکان و تەواوکارەکانە داینناوە، بە ضروری دایناوە، یعنی شتێکی پێویستی هەموو تاک و کۆمەڵگەیە کە یەکەم شت بریتیە لە ئاین.
دووهەم بریتە لە عەقڵ و ژیری، سێهەم بریتە لە نەفس و مانەوەی مرۆڤەکان، هەروەها نەوە ماڵ. سیرەکەی ئاینی پیرۆزی ئیسلام ئیشی لەسەر ئەوە کردووە. بۆیە یەکێک لە خوانەسان فەرموویەتی هەر کاتێک عندما يغيب الإسلام عن مسرح الحياة لا يبقى شيء في الأرض في مكانه. كاتێک کە ئیسلام لەسەر شانۆی ژیان نەما، هیچ شتێک بەکو چاکی لە شوێنی خۆیان نامێنێ. بۆیە ئەحمەد شەوقی ئەو شاعیرە گەورە پێش 70 ساڵ لەمە پێش دوو شعری زۆر جوانی کوتووە. یەکێ لە شعرەکانی وتویەتی إنما الأمم الأخلاق ما بقيت فإنهم ذهبت أخلاقهم ذهبوا. گەلان بەهۆی ئەخلاق و خۆڕەوشتەوە ئەمێنێتەوە. هەر گەلێک ئەخلاق و بەهای جوانی تیانەما ئەو گەلش بەرەو نەمان دەڕوات. یعنی سیرەکەی ئێمە هەر وەکو نەتەوەی کورد، ئێمە وەکو نەتە زۆر کەم ڕێکەوتووە کە خاوەنی کیان و بوونی خۆمان بووبین. ئەو دەوڵەتانەی کە دراوسێمان بن بە عەرەب و تورک و فارس ئێمەیان چەوساندوێتەوە. بەڵام ئەوەی کە ئێمەی وەکو نەتەوەی کورد هێشتۆتەوە دووشت بووە. یەکەم دین ئاین ملەتی کورد لەو ڕۆژەوە کە ئاینی پیرۆزی ئیسلام هاتووەتە ئەم کوردستانە، ئاینی پیرۆزی ئیسلامی وەرگرتووە لێی لانەداوە. دووهەمیش بریتی بۆ لەو بەها جوانانە. بۆیە لە شعرێکی ترە ئەحمەد شەوقی وتویەتی وإذا أصيب القوم في أخلاقهم فأقم عليهم مأتما وعويلا. هەر گەلێک ئەگەر بێت و لە ڕووی ئەخلاق و بەها جوانەکانەوە بەرەو دوا گەڕانەوە، لەو بارەوە هەنگاوی باشیان نەنا، ئەڵێ فأقم عليهم مأتما وعويلا. ئەو بچۆ فاتحای بۆ بخوێنە و تەعزیەی بۆ دانێت. وێ ئەمڕۆ ئەرکی هەموو تاکێکی کۆمەڵگەی کوردەواری ئێمەیە، ئەرکی حکومەتە، ئەرکی هەموو وەزارەتە کانەکەوا ئێمە ئەبێ ئیش لەسەر پاراستنی بەها جوانەکانی ئەم کۆمەڵگە بکەین. ئەوەیش بەشێکی بەوە ئەبێ کە ئاینی پیرۆزی ئیسلام لە ژیانی هەموو تاک و کۆمەڵگەیە بتوانین بەرجەستە ببێ. ئەو ئەخلاقە جوان و خۆڕەوشت و بەها جوانانەی کە هەیە ئێمە جارێکی تر ڕۆڵ بگەڕینەوە بۆ مزگەوت، ڕۆڵ بگەڕینەوە بۆ مامۆستایانی ئاینی هەتاوەکو بتوانن ئەو ڕۆڵە جوانە لە بەرجەستەکردنی بەها جوانەکانە لە ژیانی ڕۆژانەیە جێبەجێ بکەن. کاک دلاوەر جەنابی دکتۆر ئاماژە پێوە دەکا، ئاماژە بەوە دەکات کە پێویستە هەمومان لە هەوڵی پاراستنی ئەو بەها جوانانە بین کە ئاین هێناونی لە پێناو دروستکردن و بنیادنانی کۆمەڵگەیەکی تەباو ئارام و دوور لە کێشە و گرفت. یاسا چی ئەکا لە پێناو پاراستنی ئەو بەها جوانانەی کە بێگومان یاساش پشت بەسۆ بە شریعەتی ئاینی پیرۆزی تام، چونکە یاسای عێراقی زۆربەی زۆری بڕگەکانی لە شریعەتی ئیسلامی وەرگرتووە. یاسا چ ڕۆڵێکی لەوەی کە دکتۆر ئاماژە بەوە کاکە ئەگەر ئێمەمانەوێت کۆمەڵگەیەکی دوور لە تاوان و گرفت و کێشە هەبێ، پێویستە پارێزگاری لەو بەهاو چەمکە جوانانە بکەین کە ئاین هێناوێتی. بەڵێ طبعا لە بنەڕەتە یاسا یعنی کۆتوبەند. ئەو کاتی کە من پابندم بەهایش ئەخلاقیەوە پابندیش ئارەزومەندانەیە، بەڵام و کاتی کە ڕێگەیەکم بۆ دائەندرێت پێمە وترێ پێویستە تۆ لەسەر ئەم ڕێگەیە بڕێکەواتە کۆتوبەند دەکرێم. یعنی لادانی من لەم ڕێگەیە یەکسانە بە سزا، یەکسانە بە تیاچوون، یەکسانە بە کۆمەڵێک شت. کامە لە ڕووی فەلسەفیەوە مرۆڤ حەزی پێ ناکات، مرۆڤ حەز ناکات کە ئازادیەکانی کۆتوبەند بکرێ. بەڵام بۆ ڕێگرتن لەم بابەتە، بۆ ئەوی خەڵک پابند کەی بە یاساوە بە خودی یاسا ڕەنگە ئاسان نەبێ خەڵک پابند کەی بە یاساوە. بە نمونە ئەگەر مناڵێک بسکیتێک بخوات، پاشماوەکەی فڕێدایە سەر شەقام، ئەمە پابندیەکی ژینگەی شکاندووە. باشە، بەڵام ئەگەرە مناڵە پەروەردە کرێ لەسەر بنەڕەتەی کە فرێدانی ئەم خاشاکە لەسەر شەقام ژینگە پیسەکەوە، پیسبوونی ژینگە بریتە لە بڵاوبوونەوەی نەخۆشی و ناشرینی و پیس و پۆخڵی و ئەم بابەتانە. وەختێ تۆ زیهنی مناڵەکەت لەمە پڕەکەیت، بەهای ژینگە پارێزی لە لای بەرزەکەیتەوە، ژینگە پارێزیەکەیتە بەهایکی بەرز لە لای. باشە، ئەو کات ئەگەر یاساش نەبێ بۆی تۆ ژینگەی پێ پارێزیت، مناڵەکە خۆی ئەتوانێت ژینگە پارێزێ، گەورەکە ئەتوانێت ژینگە پارێزێ. باشە، کەواتە لە بنەڕەتە بەر لەوەی یاسا کار لەسەر پاراستنی شتەکان بکات، پێویستە بەها کۆمەڵایەتەکان ئاینەکان، مامۆستایانی ئاینی، مامۆستایانی با بڵێن دەستگای پەروەردەیی بەگشتی و یاساناسان هۆشیاری زیاتر بڵاوکەنەوە
و خەڵکانی زانستپەروەر هەموو کەسانی کە لەم بوارانە کارەکەن لە بوارەکانی خۆیانە کار لەسەرەوە بکەن کە هۆشیاری بڵاوکەنەوە بە شێوەیەکی گشتی تاوەکو زیهنی خەڵک لە بەها جوانەکان لە ئەخلاقی بەرز پڕکان بۆ ئەوەی کە بە شێوەیەک لە شێوەکان پابندیەکانمان پابندی کۆتوبند نەبێ هەست نەکەین وەختێک بە شتێکەوە پابند دەبین ئازادی لە دەسەدەین کە لە بنەڕەتە پابندبوون بە بەها ئەخلاقەکانەوە چێژێکی زۆر گرنگت پێ بەخشێ چێژێکت پێ بەخشە ڕەنگە پابندبوون بە یاسا و خودی یاسا ئەگەر تۆ پابندکە ئەو چێژت پێ نەبەخشە بە پێچەوانەوە هەست بە سلبکردنی حڕێتت بێدەنگی یاسا لە وڵاتی ئێمە لە ئاست بۆ نمونە لە ئاینە کۆمەڵێک شت هەن هێڵی سوورن لە باربردنی منداڵ بۆ نمونە تەنانەت ئەگەر 2 ڕۆژ پێش لە دایگمنیشوی کە لای ئاینی پیرۆزی ئیسلام 3 مانگ و 4 مانگی بۆ دانراوە ئەمە حاڵەتە یان بۆ نەبوونی مەیخانە و نێرگە لە خانەکان یان بەناوی بازاڕی حڕەوە کۆمەڵێشتی خراپ و بازرگانی کردن بە مادەی هۆشبەریان دەرمانی بەسەرچوو تا ئەوەی کە ئەگاتە بۆ منە چاک هەڵگرتن لە کۆمەڵگەی ئێمەیە کە هۆکاری سەرەکی ڕووداوە کۆمەڵایەتەکان لە کۆمەڵگەی ئێمەیە لە ڕێی چەکەوە کرێ و دەسەڵات و یان دوو حیزبەکەش چاویان لێ نوقاندووە بێدەنگی یاسا لە ئاست ئەم شتانەی کە ئاماژەم پێ کرد تا چەند وای کردووە کە تاوانەکان لە هەڵکشانە بن و زیاد بکەن وەختێ تۆ یاسا وەک دەوڵەت دەست بەکارە بێ لە قەدەغەکردنی ئەم شتان یاخود سنووردانان بۆ ئەم حاڵەتانی کە جەنابەت باست کرد پێویستە پێشوەخت وەکو ئەرزم کردی وەکو مامۆساش فەرمووی و ئاماژەی پێکرد لەو حاڵەتانە پێویستە تۆ دەستگا پەروەردەیەکانت زۆر بەهێز بکەیت دەستگا پەروەردەیەکان وەختی تۆ شتەکانت کردە حاڵەتی نەشاز و نەباو بنمونە ئەو حاڵەتانی کە باست کرد یاخود هەر حاڵەتێکی تر تۆ ئەتەوێت لە کۆمەلگای قەدەغێکی بەر لەوەی یاسایەکی بۆ دەرکەی لە کۆمەلگا قەدەغێکی پێویستە لەسەر ئاستێکی ئاسۆیی کار لەسەر قەدەغەکردنی ئەم بابەتە بکەیت لە زیهنی خەڵکە پابندیەکی ئەخلاقی و کۆمەڵایەتی بۆ ئەم بابەتە دروستکەی حملەیەکی زۆر گەورە بکەیت لە ڕێگەی مامۆسایانی ئاینیەوە لە ڕێگەی مەکتەبەکانەوە لە ڕێگەی خێزانەکانەوە لە ڕێگەی دەستگا پەروەردەیەکانی ترەوە لە ڕێگەی زانکۆکانەوە وەختی ئەم حملە گەورەیەت کرد ئەو کات تۆ نەتیجەیەکی زۆر باشەگری کاتێک حاڵەتی نەشاز ئەمێنێتەوە لەم بابەتانە ئەو کات تۆ زۆر ئاسانە یاسایەکی بۆ دەرکەیت قەدەغەی ئەو حاڵەتانە بکەیت بۆ وەختێ تۆ زۆرینەی کۆمەلگات پابند کرد بە شتێکی دیاریکراوەوە لە ڕێگەی هۆشیاریەوە باشە لە ڕێگەی دروستکردنی زاکیرەی جەماعیەوە بۆ ئەو بابەتە دیاریکراوە ئەو کات تۆ دی چیەکەی ئەو کات کەسانێک کە ئەمێننەوە لەسەر ئەم بابەتەی پێشوو کەواتە دۆخی باوی کۆمەلگا ئەشێوێنن بۆیە تۆ لەو حاڵەتا زۆر ئاسانتر ئەتوانی یاسای بۆ دەرکەی قەدەغەی بکەیتوە ئەویش بە زەختی یاسا و بە پابندیە یاسایەکان ئەویش پابندکەی بە ئەو حاڵەتە دیاریکراوە لەبەرەوە لە بنەڕەتە پێویستە کار لەسەر ئەم بابەتانە بکرێت کار لەسەر بابەتە پەروەردەیەکان بکرێت و کۆمەلگا و با بڵێن دەستگا دەوڵەتیەکان بە شێوەیەکی گشتی هێز و وزەی خۆیان لەم بابەتە زیاتر چڕکەنەوە و هانی خێزانەکان و دەستگا پەروەردەیەکان و مامۆسایانی ئاینی و پارێزەران و هەموو ئانە بن کە کار لەسەر بڵاوکردنەوەی هۆشیاری بکەن لە بوارەکانی خۆیانە. زۆر باشە دکتۆر زۆر جار بیستومانە و خۆشمان هەست بەوەکەین کە ژن و پیاوێک هاتوون تا تۆ تەلاقنامەیەکیان بۆ بنووسی سێرەکەی دەست لە ناو دەزەچنەوە برایەک و برایەک خوشکێک و برایەک یان بن و خاڵۆزایەک و خوارزایەک لەسەر کێشەیەکی میرات دێنە لای مامۆستایەکیان یا لای لیژنەی فتووە یا زۆر جار کێشەکەیان ئەگەر لە دەرەوەی زانایانی ئاینی یا لای دەرەوەی زانایانی بێت لەوە چێ بە کوشتن یەکلای یەکەنەوە یا زۆر جار بە جیابوونەوە یا زۆر جار بە تاوانەکانی تری کۆمەڵگە لە کاتێکا زانایانی ئاینی و لیژنەی فتووە نە چاوسورکردنەوەی هەیە نە پۆلیسی هەیە نە سزای دارایی هەیە ئەم هێزە معنەویەت چیە کە لە خزمەت مامۆستایەکی ئاینیە هەمیشە بینیمانە تاوانە کۆمەڵایەتەکان سفر بوونەتەوە و خەڵکی بە ئاشتەوایی و بە پێکەوە ژیاون و کەمتریش لە دوای چارەسەرکردنێکی قیامەتیانە لای مامۆستایەکی ئاینی خەڵکی پەنایان بۆ کوشتن و یان تاوانەکانی تر بردووە خۆی لە واقعدا هەر وەکو جەنابی کاکدلاوریش ئاماژەی پێکرد پەروەردە ئەتوانێت ڕۆڵێکی زۆر گەورە ببینێ هەمیشە لە کەمکردنەوەی تاوانەکان لەگەڵ ئەو پەروەردە ئاینیە بۆ نمونە لە هەفتاکانە ئەگەر ئێمە تماشا بکەین لە مالیزیا ئەم ڕئیسی ئێستای مالیزیا کە سەهاتۆتەوە تماشای کرد لە مالیزیا ساڵانە ڕێژەی تەلاق لە هەڵکشانایە
هات ڕاپرسیەکی بەناو هەموو توێژەکانی مالیزیا بڵاو کردەوە لە ماوەی 6 مانگ ڕەئی هەموو توێژەکانی خەڵکی وەرگرت لەسەر هۆی زیادبوونی تێکچوونی خێزان و کێشەی تەلاق. بەشێکی زۆر لە ڕاپرسیەکە وەڵامیان بەوەدا بۆوانێ کە ئەو کوڕ و کچانەی کە بەیەک دەگەن هاوسەرگیری دەکەن هیچیان وەعیەکی شارەزاییەکی باشیان لە ڕووی دینیەوە و هەم لە ڕووی یاساییەوە بەرامبەر هاوسەرگیری نییە. بۆیە کردی بە بڕیارێک هەر کوڕ و کچێک کە بیستیان هاوسەرگیری بکەن ئەبێ بۆ ماوەی 6 مانگ یا 3 مانگ خولی تایبەت ببینن لە ڕووی پەروەردەییەوە لە هەموو ئەو شتانەی کە پێویستە پەروەردە بکرێت. کاتێک کە کچێک ئەچێ شووەکە ئاچێتە ماڵێکی تازەوە کوڕێ کاتێک ئەوێ کچێک بێنێ چۆن هەڵس و کەوت لەگەڵ یەکترا بکەن. ئەڵێ کاتێک کە ئەمەیان جێبەجێ کرد کردیان بە یاسا بۆ هیچ کەسێ لە دادگاکانە گرێبەستی یاساییان بۆ نائکردن عەقدی مەحکەمەیان بۆ نائکردن هەتاوەکو ئەو خولە بە چاکی نەبینن. ئەڵێ دوای 4 ساڵ 5 ساڵ سێریان کرد ڕێژەی تەلاق ئەگەر جاران لە 70 بوو بۆ 60 بوو بە 50 بەرەو داکشان هات و هاتە خوارەوانێ. بۆیە ئێمەش بەڕاستی ئەبێ هەمومان لەسەر ئەوە ڕۆ ئیش بکەین بۆ ئەوەی هەتاوەکو ئەم کێشانەی کە ئەمڕۆ لە ناو کۆمەلگادا هەیە ئەم شتانە زۆر کەمکەینەوە. یەکێک لەوانە کە وەکو جەنابەت ئاماژەت پێکرد کە دەور و ڕۆڵی هەیە دەوری مامۆستای ئاینیە. لە کاتی خۆیان مامۆستایانی ئاینی بەڕاستی یعنی ڕۆڵ و دەوری مامۆستای ئاینی هەر لە چوارچێوەی مزگەوت و کاری ئاینی نەبوو. مامۆستا ئێمە ئەتوانین بڵین لە ڕووی زانستیەوە لە ڕووی ئەدەبیەوە لە ڕووی ئاینیەوە لە ڕووە چەمکە کۆمەڵایەتیەکانەوە مامۆستای ئاینی ئەیتوانی ڕۆڵێکی باش ببینێ لە کەمکردنەوەی ئەو کێشانەی کە لە نێوان خەڵکان. ئێستاش ئێمە کە من خۆم ئەندامی دژنەی باڵای فتوام لە هەرێمی کوردستان بەردەوام ئەو کێشانە کە دێنە لامان هیچ هەفتەیەک نییە بەلای کەمەوانێ 20 کێشەی تەلاق نێتە لامان. ئەمە تەنها لە سلێمان ئەم بەس ینی 20 کێشەی ینی بێجگە کێشەکانی تر بەس من کێشەی تەلاق بازەکەم 20 کێشەی تەلاق نەیە کە ئەم 20 کێشە هەر هەمووشی زۆربەی داوای جیابوونەوە ئەکات داوای جیابوونەوە ئەکەن. بەڵام ئێمە لە لژنەی باڵای فتووە بەڕاستی هەرگیز یعنی تا نەگەینە ئەخیر نقطەوە کۆڵێەوە ئاخر و دەوای ئەلکەی هەرگیز تەلاقنامەیان بۆ نانووسین. لەم بیستە زۆر جار ڕێئەکە بێ 15-16یان بە هەندێک ئامۆژگاری جوان بە هەندێک تەوزیح و ڕوونکردنەوە سیرەکەی بە یەکیان دەگەێنینەوە. ڕێکەوتووە ئەگەر پێ بڵێم عەجایب بوو بێ هەبووە 25 ساڵ ئەم پیا و ئافرەتە لێک دوور بوون تەلاقیش نەپیاوەکە ژنەکەی تەلاقداوە نەژنەکە چوە لە دادگا داوای جیابوونەوە بکە. دوای 25 ساڵ هاتوونتە لیژنەی فتووە ئێمە ڕێکمان خستوونەوە هەیە 7 ساڵ هەیە کەمتر هەیە زیاتر. بەڵام لە ڕوەچیەوە زیاتر ئیشمان لەسەر ئەو چەمکە ئاینێ کردووە. زۆر جار ئافرەتەکەمان بان کردووە بە تەنها بینیومانە قسەمان لەگەڵا کردووە بە تەنها پیاوەکەمان بینیوە قسەمان لەگەڵا کردووە. ئەم دانیشتە مۆڵەتمان داونە تێکوتمانە بڕۆن دوای 20 ڕۆژ بێن بیرکەنەوانێ اینجا ئەو کاتە ئیشەکەتان بۆ جێبەجێەکەین. ئەمە وای کردووە کە مامۆستایانی ئاینی لەو ڕووە ئیمانیەوە لەو ڕووە دینیەوە لەو ئامۆژگاریەوە یعنی سەیرەکەی زۆر جار لە باتی ئەوە هاتووە کێشەکەیان بۆ حەلکە لە باتیەوە بێ یعنی لێکیان جاکاتەوە. بۆیە من پێم وایە مامۆستایانی ئاینی ئەتوانن ڕۆڵێکی جوان ببینن لەم بارەوە. حتا ئێمە لەم ماوەی پێشووە کاک حاکم جاسم پێی خۆش بوو کە ئێمە لە لیژنەی فتووە سەردانێکمان کرد لە محکەمە. یەکێک لە هەم کاک حاکم خۆیشی پێی باش بوو هەم ئێمەش پێمان باش بوو کاتێ مەسەلەن کە کۆمەڵێک کوڕ و کچ کە هاوسەرگیریان بۆ ئەکرێ مەسەلەن کە ئەگەنە 50 کەس 60 کەس لە قەعایەکی ئاوایە کۆکرێتەوانێ بێجگەلەوەی کە مەسەلەن حاکمێک یاساناسێک کۆمەڵێک قسەی جوانیان بۆ ئەکا لە ڕووی یاساییەوانێ کە پێویستە ئەم کوڕ و کچە کەس بێنە دەبنە هاوسەرگیری یەکتر پێویستە پێی پابند بن پێویستیشە لە ڕووە دینیەکەی شەوانێ
کۆمەڵێک قسەی جوانیان بۆ بکرێ کە ئاینی پیرۆزی ئیسلام چۆن سێری پیاوەکە چۆن سێری ئافرەت دەکا ڕێزی پیا و ئافرەت چۆنە ئەرکی پیا و چییە ئەرکی ئافرەت چییە پێم وایە ئەمانە بەشێکی زۆریان دەبنە خەمکردنەوەی هەموو ئەو کێشانەی کە لە ناو خێزانەکاندا ڕوودەدات. زۆر باشە کاک دلاوەردێمەوە لای جەنابەت جەنابەت وەکو کەسێکی بازمون لە بواری یاسا و یاساناسی وە پارێزەرێتیە ڕۆڵی ئاین و زانایانی ئاینی لە کۆمەلگەیەمە لە کەمکردنەوەی تاوانە کۆمەڵایەتەکان بۆ یاسا چۆن لە ڕۆڵی ئاین دەڕوانێ بەتایبەت لە هەم دانانی یاسادا هەم لەوەی کە یا ئاین ڕۆڵێکی کاریگەر و کارامەی هەبووە لە کەمکردنەوەی ئەو تاوان و پشێویانی کە ڕۆژانە کۆمەلگە پیانەوە ناڵێن. من لە سەرەتا ئاماژەم بە شتێک کردوتم کە پێناسەی یاسا بریتێ لە ڕێخستنی ژیانی کۆمەڵایەتی. ژیانی کۆمەڵاتیانی چیانی ئەوەی کە باوە لەناو کۆمەلگایە و یاسا دێت ئەمە ڕێکە خات باشیەکان بە باش دانێ خراپەکان بە خراپ دانێت. طبعاً ئاین لەناو هەموو کۆمەلگایە کە ڕۆڵی سەرەکی ئەبینێت لە داڕشتنەوەی یاساکانی ئەو کۆمەلگایە لەو ڕۆوە کە ئاین کۆمەڵێک پابەندی دروستەکە کۆمەڵێ بەها دروستەکە کۆمەڵێ ئەخلاق دروستەکە کۆمەڵێ نەواهیش دروستەکات ینی کۆمەڵێ شت دروستەکات کە ئەوانە تابۆن حرامن کە نابێ مرۆڤ لی نزیک ببێتەوە و کۆمەڵێک شتی باشیش دروستەکات کە کۆمەڵە بەها دروستەکات کە مرۆڤ پێوە پابند بێ و لە کۆمەلگای ئێمە و لە وڵاتی عێراق بە شێوەیەکی گشتی لەبەرەوەی ئاینی خەڵک مسلمانە یا با بڵێن ئیسلام ئاینی سەرەکی کۆمەلگایە ئاینی ئیسلام و شەریعەی ئیسلامی ڕۆڵێکی گەورە ئەجێڕێ لە ناو یاساکانی عێراقا بە شێوەیەکی گشتی چ لە یاساکانی ئەحوال شخصی چ لە یاسا مەدەنیەکان و بە جۆرێک لە جۆرەکان تا ڕادەیەکیش لە یاسا سزایەکانە ڕۆڵی تایبەتی خۆی ئەجێڕێت و ڕۆڵێکی زۆر لە پێشینە ئەجێڕێ. تەمان یەکەم سەرچاوی یاسا بریتێ لە عورف باشە بریتێ لە عورف دوای ئەوە بۆ نمونە شەریعەی ئیسلامی لە یاسا مەدەنیەکانە بە شێوەیەکی گشتی عورفە شەریعەی ئیسلامیە ئەوانێ بەڵام عورفەکەش لە ئەساسەوە لە چیەوە سەرچاوەگرێ عورفەکەش خۆی ئاین سەرچاوێکی سەرەکی دروستبوونی عورفە لە ئەساسە یعنی کۆمەڵێک ئەخلاقیات و کۆمەڵێک شتی تایبەت هەیە کە لە ناو کۆمەلگایە دروستە بێ ئەگەر بۆ ڕیشەکەی بگەڕێیتەوە ڕیشەیەکی ئاینی هەیە ئەگەر لەگەڵ دەخێکی شانە بێتەوە ڕەنگە پەیوەندی بە ئەخلاقیاتێکەوە هەبێت کە مامۆسایەکی ئاینی یاخود کەسێکی ئاینی لەو کۆمەلگایە لەو شوێنەیە بڵاوی کردێت بە ئیجتیهادێکی خۆی ئەگەر دەقێکی ڕاستە و خۆش لەسەر ئەم بابەتە نەبووێتەوە تەڵەن مامۆسا زیاتر شارەزایی لەو بوارانە هەیەوەکرێ قسە لەسەر بابەتە بکە بەڵام بە شێوەیەکی گشتی یاسا ڕۆڵێکی زۆر گرنگ و زۆر مهم بۆ ئایندانێ و ئاینی کۆمەلگادانێ بە شێوەیەکی گشتی و ئەیکاتە سەرچاوی سەرەکی خۆی ئیلهامەکانی بە شێوەیەک لە شێوەکان لە ئاینەکان و لە شەریعەی کۆمەلگا وەرەگرێ. مامۆسای ئاینی بە شێوەیەکی گشتی بە شەقی دووەمی پرسیارەکەت ئەوەیە مامۆسای ئاینی بەڕای من ڕۆڵێکی زۆر گرنگ لە ناو کۆمەلگای ئەجێڕێ بەتایبەت مامۆسای ئاینی ئەو دەرفەتی کە بۆ ئەو ڕەخساوە ڕەنگە بۆ هیچ کەسێک لە ناو کۆمەلگا نەڕەخسابێ یعنی بە شێوەیەک لە شێوەکان زۆرینەی هەرە زۆری کۆمەلگا هەفتانە لانی کەم 4 جار مامۆسای ئاینی ئەبینی لە ڕۆژانی هەینە و خەڵکێکی زۆر کۆ ئەبێتەوە بۆیە مامۆسای ئاینی زۆر بەباشی ئەتوانێت تەوزیفی ئەم کۆبوونەوە گشتیە بکات بۆ هاندانی خەڵک و ئاراستەکردنی خەڵک بۆ پابندبوون بە بەها بەرزەکان و بەها ئەخلاقیات. زۆر باشە دکتۆر گیان یەک خولە کاتم ماوە پێم خۆشە گوێویستی کۆتا پەیامی جەنابیشت بین بەتایبەت لە ئەوەی کە ئاین و یاسا چ ڕۆڵێکیان هەیە و پێم خۆشە سەرنجی جەنابیشت بەتایبەت ئەوەی کە سەرنجی ئەوم لە کاکدلاوە وەرگی لەبارەی ئاینەوە جەنابیشتان وەکو کەسێکی زانایەکی ئاینی لەبارەی یاسا و کۆتا قسەی جەنابێت. سوپاسی جەناب دەکەین دوعای تۆفیق و سەرکەوتنتان لە خوای گەورە بۆ دەخوازم. من ڕام وایە کە یاسا و شریعەت ئاینی پیرۆزی ئیسلام یاسایش زۆربەی شتەکانی لە 1995 شتەکانی هەمووی لە شریعەتی ئیسلامەوە وەرگرتووە هەردووکیان تەواوکەری یەکترن بەڵام ئێمە ئەگەر بمانوێ بە شێوەیەکی گشتی تاوانەکان لە ناو کۆمەلگادا کەمکەینەوە یەکەم شت پێش یاسا پێم وایە گێڕانەوەی ڕۆڵی ئاینە بۆ ناو کۆمەلگا پێویستە لە ئاستی حکومەت و هەموو وەزارەتەکان و کۆمەلگا ئێمە جارێکی تر ئەبێ بایەخ بە ئاین بین و
ڕۆڵی ئاین بە چاکی بگێڕینەوە ئەو کاتا پێم وایە هەموو ئەو یاسانە بەباشی لە ناو کۆمەلگەدا جێگەبێ ئەبێت و کۆمەلگەیەکی بەختەوە دروست دەبێت. زۆر سپاس بۆ یەک لە بەڕێزان دکتۆر ئەحمەد شافعی زانایانی و دلاوەر حەیدەر پارێزەر زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. بەڵێ ئازان خۆشەویستان بەم شێوەیە هاتنەوە کۆتایی ئەڵقەی ئەم شەوی بەرنامەی گفتوگۆ تا بە یەکگەشتنەوەیەکی تر لە پەنای خوادا بن خواتان لەگەڵ.